ڕوخاندنی دەسەڵاتی بەشار ئەسەدی سەرۆکی ستەمکاری سووریا بە جۆرێک جێگەی تێڕامانە کە دەبێت پەندی لێوەربژیرێت، چونکە هەمووان بینیان کە هیچ هێز و دەسەڵاتێک ناتوانێت لە بەرامبەر تووڕەی گەلدا خۆی بگرێت. چاودێرانی سیاسیش دەڵێن دەبێت دەسەڵاتدارانی ناوچەکەش وانە لە ڕووخانی ستەمکاران وەربگرن و چیتر زوڵم لە خەڵک نەکەن. پێیان وایە ئەو زوڵمەی لە ئێستا دەرحەق بە گەلی کورد لە باشوور دەکرێت چی کەمتر نییە لەو زوڵمەی کە لە سووریەکان دەکرا. پند و ئامۆژگاری زۆری ترای بۆ دەسەڵاتی ناوچەی خۆشمان کەوانە دەسەڵاتی ناوچەی خۆمانە ئەم هێزە زلهێزانیان لە پشتنین کە بتوان خۆڕاگر بن لە بەرامبەر جەماوەرە ئەبێ بە خۆدا بێنەوە ئەم سەرۆک سامانەی کە بەشار ئەسەد بەجێهێشتووە کە بەحسیەکەن چەندان تەنزێڕ و نازام پارەیە، بەڵام ئەوانە وەو حاڵەتەشیان بێ بە خۆیان دابێنەوە چاو لە ملێت خۆیان بچێڕنەوە. یەکەم خاڵ ئەوەیە کە 2 مانگە 6 ڕۆژە موچە نەهاتووە، خەڵک زۆر بێزار بوو لەم دەسەڵاتەیە، یعنی ئەبێ ئەگەر ئەم جەماوەرە ڕاپەڕی ئەم دەسەڵاتە نەک 10 ڕۆژە 2 ڕۆژیش خۆی ناگری. سەوسانەوەی میلەت لە ڕووی سیاسیەوە زوڵمە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە زوڵمە. بەشێک لە چاودێرانی سیاسی گۆڕانکاریە خێراکانی سووریا بە زەنگی مەترسیدار بۆ سەر ناوچەکانی عێراق و بەتایبەت هەرێمی کوردستان دەبینن کە دەبێت دەسەڵاتداران پەندی لێوەربگرن. ئەوەی بەشار ئەسەدیش بەڕاستی ڕووداوێکی گەورەیەوە گۆڕانکاری تریش بەخۆ دێنێ لە ناوچەکەیە، بۆیە ئەمە جێگەی ئەوەیە کە ئێمەش لە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانیش لە هەرێمی کوردستان و لە عێراقیش پند لەو ڕووداوانە وەربگرن و بەتایبەتی لە ڕووداوەکانی سووریا ئەوانیش بە ڕێگەی میلەتی خۆیان ناگوزەر بکەن و لەگەڵ میلەتی خۆیان نابن، لەگەڵ ئێش و ئازاری میلەتەکانی خۆیان نابن، دوورکەونەوە لە ستەم. ئەوەی کە بینیمان بەڕاستی لە سووریا ئەو هەموو خۆشحاڵی دەربڕینە میلەتەکە کەس بۆی نەگریا، کەس لەگەڵ یان نەبوو، کەس تەنانەت نزیکەکانی خۆشیان وازیان لێهێنا لە کۆتاییدا، لەبەرەوە ئینسان بە تەنها ئەمێنێتەوە ستەم بکە لای خوای گەورە، ئەوە تۆڵەی لێ ئەسەندرێتەوە لە پای ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لە خەڵک و لە مەزلومان ئەیکا. کۆتایی هێنان بە دەسەڵاتداری ستەمکاری 53 ساڵەی بنەماڵەی ئەسەد لە سووریا نمونەیەکی دیکەیە لە ڕاپەڕینی خەڵک بەرامبەر بە ستەمکاران کە لە مێژووی دوور و نزیکدا وێنەی زۆرە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە لای هەمووان ئەوەیە کە دەسەڵاتدارانی دیکەی ستەمکار وانەی لێ وەرناگرن و لە گەندەڵی ستەمکاریدا نغڕۆ دەبن تا تووشی هەمان چارەنووس دەبن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.